یاریەکانی ئەم وەرزەی چامپیۆنز لیگ بەردەوامی هەیە و لەم هەفتەیەدا چارەنووسی هەژیانی گەیشتوو بە قۆناغی 16ی پاڵۆنتیەکە یەکلا دەبێتەوە. شەوی سێشەممە 4 ڕووبەربوونەوەی گرنگ لە یاریەکانی گەڕانەوەی قۆناغی پلەی-ئۆفدا ئەنجام دەدرێن و یانی بایرن میشنی ئەڵمانی میوانداری یانی سێلتیک دەکات. بایرن میشن لە مێژوویدا 5 ڕووبەڕووی سێلتیک بۆتەوە و لە 4 یاریاندا بردنەوەی بەدەستهێنا و 9 گۆڵی تۆمار کردووە. یان ئەسکۆتلەندەکەش بردنەوەی نییە و تەنیا 3 گۆڵی کردووە و لە یەک یاریشدا یەکسان بوون. یان ئەڵمانیەکە بەهۆیەوەی لە یاری چووندا بە ئەنجامی 2 گۆڵ بەرامبەر گۆڵێک بردنەوەی بەدەستهێنا بوو، ئەم یاریەدا بە یەکسان بوون یان بردنەوە ڕاستەوخۆ گەیشتن بە قۆناغی 16ی پاڵۆنتیەکە مسۆگەر دەکات. لە بەرامبەردا سێلتیک پێویستی بە بردنەوەی بە جیاوازی 2 گۆڵ یان جیاوازی گۆڵێک و دواتر بردنەوە لە لێدانێک لاکەرەوەکان و گەیشتن بە قۆناغیدا مسۆگەر دەکات. لە یاریکی تریشدا یانی ئەیسی میلانی ئیتاڵی لە یاریگای سان سیرۆ میوانداری فاینۆرد ڕۆتەردامی هۆڵندی دەکا و دەیەوێت تۆڵەی یاری چوونی لێ بکاتەوە. میلان لەم یاریەدا پێویستی بە بردنەوەی بە جیاوازی 2 گۆڵ یان جیاوازی گۆڵێک و بردنەوە بە لێدانێک لاکەرەوەکان تا بتوانێت بگاتە قۆناغی 16. لە بەرامبەردا فاینۆرد بە هەموو یەکسان بوون و بردنەوەیەک گەیشتن بە قۆناغی داهاتوو بەدەست دێنێ. جگە لەوەش شکست بە جیاوازی گۆڵێک و دواتر بردنەوە بە لێدانێک لاکەرەوەکان دەیگەێنێتە هەمان قۆناغ. لە هەمان شەودا یانی ئەتلانتا ئیتاڵی کە لە یاری چووندا بە گۆڵێک بەرامبەر 2 گۆڵ شکستیان نەبوو ڕوبەڕوویانی کلوب بروجی بەلجیکی دەبێتەوە و دەیەوێت تۆڵی ئەو دۆڕانی لێ بکاتەوە. بەنفیکای پورتوگالیش بە پشتبەستن بە ئەنجامی یاری چوون ئامانجیەوەی بە سەرپشتیانی مۆناکۆی فەڕەنسی بگاتە قۆناغی 16.